بۆ ڕوونکردنەوەیکی گشتیش سەبارەت بەو مافومتیازاتەیەکەوە لە حکوومەتی عێراق بە یاسا دانراوە سێ هێندەی ئەو مافومتیازاتانەیە کەوا ئەدرێ لە هەرێمی کوردستان. سەرڕای ئەوەش ئێمە بەم یەک لە سێ بەشەی زیندانیانی سیاسی عێراق ڕازی بووین، ئەوەی کە داواکارین ئەو 5156 کەسێک کەوا ئێستا سوودمەندن بەردەوام بێ و ئەو یاسایەمان بۆ ڕاست بکەنەوە وەکو عێراقی لێ بکەن درێژکەنەوە بۆ 25 ساڵ و ئەو وەزمانی تریش کە ئێستا پژڕاست کراونەتەوە 7 ساڵە چاوەڕوانن کە مافومتیازاتەکانیان پێ بگات، ئەوە ئەرکی حکوومەتە. بۆچی دواکەوتووە؟ ئایا قەیران بووە هەر هۆکارێکی تر بووە؟ بەڵام ئێستا ئیتر کاتێتی و لەوە زیاتر مەحتەلی نەکەن و مافەکانیان بۆ بجێڕنەوە.